ئەو فەرمانە کە لەلایەن وەزیری پەروەردە دەرکرا فەرمانێکی ئەجگار توند بوو و پێمان وایە کە هیچ ڕێکارێکی پەروەردەی تیا نەبوو بۆیە هەر لە منبای ئەو بابەتە ئێمە ڕۆژی یەکشەممە بە سودوی مانگ لە سیانزە جێگا و لە سیانزە شوێن شار و شارۆچکەکە خۆی لە پارێزگاکانی سلێمانی هەڵەبجاوە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕی نەبینێتەوە لە کاتژمێر دەی هەر سیانزە بنکەکە ئێمە بەدەیان هزار نەفرەوە ڕژینە سەر شەقامەکان و سەرکۆنەی ئەو بەیاننامە هەڕەشە ئامێزەکەین کە ئێمە پێمان وایە بەقەت دزینی موچەکانمان بەقەت نەدانی موچەکانمان بەقەت زۆر بابەتی ترکە شکۆمان تێدا شکێنراوە ئەو بەیان نامەش کاریگەری لەسەر ئێمە هەبووە و داخێکی گەورە و گرانمان بۆ ئەوەشەیە کە بەداخەوە هەندێک بەرپرسی تر یان مدیر عامی تر هەر زۆر بە زوویی کەوتنە ژێر کاریگەری ئەو فەرمانە و ئەوانش بە هەمان شێوە کەوتنە ئەو هەڵەیەوە کە لە ڕابردووە بە دەنگی ئێمە بە ڕەنگی ئێمە بە پێگەی جەماوەری ئێمە بە هەوڵی ئێمە چوونە ئەو پۆستە و ئێستا پشتیان لە شەقام کرد پشتیان لە ئێمە کرد پشتیان لە شار کرد بۆیە ئێمە ڕووی داواکاریەکانمان سبەینێەوە سەرکۆنەکردنی ئەوانی شەبێت لەو بابەتە. وڵامی لایەنە پەیوەندیدارەکان بە شێوەیەکی گشتی هەموو وەزیری پەروەردە و هەمیش بەشێکی زۆر لە بەڕێوەبەری قوتابخانەکان ئەوەیە کە خوێندن پرۆسی خوێندن دەفەوتێت ئەگەر بفەوتێت قەرەبووکردنەوەیەکی نییە پێویستە مامۆستایان لەم دۆخەدا بەرپرسیارانە مامۆڵە بکەنەوە وتی بەشێک لەو بەڕێوەبەر و لایەنە پەیوەندیدارانە بۆ لە درێژەی ئەو بایکۆت و ناڕەزایەتێکی ئێوە گەیاندوتانە پرۆسی خوێندن بەردەوامی بەم شێوەیە پرۆسی خوێندن بەکوێ دەگات ئێوە مامۆستا و فەرمان لە ڕاستیدا ئەم بابەتە دەسەڵات خۆی سەپانوێتی بەسەر ئەم میلەتە ئێمە ئەگەر تۆزێک بگەڕینە دواوە موچەی مانگی حوت ماوەرگرتووە لە مانگی حوتەوە تا ئێستا کە 4 مانگەکە داهاتی ناوخۆ کە بە احترافی خۆیان 350 ملیار دلار ملیار دینارە ئەتوانن هەر هیچ نادوو مانگی تریان باە بەڵام بە نەدانی ئەو پارە و موچە و شایستە دارایانەی فەرمان بەرام بەگشتی و مامۆسایان بە تایبەتی ئەوەمان پێڵێ کە خۆیان بەشێکی سەرچین لە ئاڵۆزبوونی ئەم بابەتەوە لە ڕێگری لە بابەتەکانی خوێندن و ئێمەمانام بچینە ناوەندەکانی خوێندن یەکشتی تریشت بیر نەچێکە لە ساڵانی ڕابردوو لە شەڕی نەگریزی براکوژی یەکێتی و پارتی کە شەڕیان کرد 9 مانگ موچە نەدرا بەڵام مامۆسایان بەدڵێکی گەورە و فراوانەوە چوونە پرۆسی خوێندن ناوەندەکانی خوێندن بۆ هۆکارێ ئەویشە ئەوە بوو کە ئەو کاتە بەرپرسانی ئەم وڵاتە ژیان و گوزەرانیان هاوبەش بوو و هاوتا بوو لەگەڵ هاوڵاتیانی ئەم سنوورە بەڵام ئێستا ئەبینی بەرپرسان لە چ ئاستێک ئاژین و بیریشت نەچێ ئەو مناڵانەی کە ئێستا لە ناوەندەکانی خوێندن هەمووی مناڵی فەقیر و هەژارە و مناڵی ئێمن و مناڵی بەرپرسەکان هەمومان نەزانین لە باشترین خوێندنگاکانی کەنەدا ئەوروپا ئەمریکا ژیان بەسەرە بن و هەرگیز ئەوان باکیان بەوە نییە و بۆیە ئێمە سبەینێ ڕۆژی یەکشەممە بە سوودوی مانگ زەختێکی ئەژگار گەوراکەین و ئەگەر لێرەش لە ناوخۆش وەڵاممان نەدرایەوە ئەچینە لە بەغاش نەدرایەوە دڵنیا بە ئێمە ڕێکاری ترەگرینە بەر ئەم سکاڵای یاسایی لە دادگای فیدراڵی لە ماوەکانی ڕابردوودا تۆمارتان کرد لە ڕێگەی پارێزەرەکانتان بەکوێ گەیشتووە تا چەند سوورن لەسەرەوەی کە لە دادگای فیدراڵی جارێکتر سکاڵا تۆمارکردنەوە قۆناغی زۆر باشی بڕیوە لە دوایین قۆناردا هەفتەی ئایندەیە کە دوای خۆپشاندانەکان ئێمە ئەچینەوە بەغداد لە لیژنەی دارایی لە کۆی 24 ئەندام 20 ئەندامیان واژویان لەسەر کردووە و کۆی واژووی موچەخۆرانمان بۆ 250,000 بەرز کردوێتەوە کە لە هەفتەی ئایندا ئەوانش تەسلیمەکەین و ئەوەش ڕوبەڕووی حکوومەتی عراقیەکەینەوە کە ڕاستەوخۆ موچەیمان پێ بداتووە لە بەڕاستی ئیتر لەم گاڵتە جاڕیە لە حکوومەتی هەرێمی کوردستان نەجاتمان بێت.